پارێزگای کەرکووک فەرماندەی هەشت وێزەکانی عێراق لە پرێسێکی عەرەبیدا فەرمانەکانی خۆیان ئاشکرا کرد. پارێزگار بە وەکالەت دەڵێ با بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکیش بە کوردی دوو قسە بکە بۆ خەڵک. لیوا عەلی فەرماندەی هێزەکانی عێراق و هەشت دەڵێ کوردیم ناوێ نامەوێ بە کوردی بێ دەبێ بە عەرەبی قسە بکەن. عەمید خەتاب کوردە کەرکووکیە بە کابرای عەرەب دەڵێ دەمەوێ پەیامەکەی تۆ بە کوردی بگەێنم. فەرماندەکەی عێراق دەڵێ نایەوێ پێم وتی دەبێ بە عەرەبی قسە بکەی. دوایی پەیامنێری ڕوودا و دەڵێ عەمید خەتاب بە کوردی قسەیەک بۆ خەڵکی کەرکووک بکە. بەر لەوەی عەمید خەتاب وەڵام بداتەوە فەرماندەکە هەڵەیاتێ پەنجەی نەخێر ڕاوەشێنێ بە پۆزەوە ملێکی بۆ بەرزەکاتەوە دەڵێ نەخێر نابێت. نوێنەری تورکمانیش دەڵێ خراپ نییە بە کوردی قسە بۆ خەڵک بکەن. دیسان لیوا عەلی فەرماندەی عێراق دەڵێ وتم نابێ با دوایی لە پەناوە بە کوردی قسە بکات. عەمید خەتاب بە عەرەبی دەڵێ دوای خۆم بە کوردی قسەتان بۆ دەکەم بەڵام هەر نەی کرد. بە پێی بڕگەی یەکی مادەی چواری دەستوری عێراق زمانی عەرەبی و کوردی پێکەوە زمانی فەرمین لە عێراقدا. أبغى شيء قائد الشرطة ما أريد بالكردي أريد عربي تحكي عربي ممكن لا إذا هذا لا أريد باللغة العربية شو بالثاء يعني خمس ثانية ثانية ليش خلي مؤتمر واحد او خليه اني اسوي لكم مؤتمر وحدي مؤتمر واحد دیارە دوای مناقشەیەکی زۆر دواتر ڕێگە بە عەمید خەتاب دراوە هەندێکیش